سوقيت ابويا انا بەس ئەمە کێشەیەکی ئەم گەڵانە زۆر جار کە قاچدا ئەنەی نازانی گەرم گەشتە و بارانی تیانە وایە خۆش نابوو چێژی نابەخشی ناقەم بارانش گەشە بینە ئەبەر باران ڕۆحمانە شوێنەوە بەم بارانە خەڵاوی لەکی ڕستمە لەکی ڕستمە بیران چی بۆوە؟ سیارە پێ بایستا دەعامێگە لێبوو بووە خۆ پێکێشام ماشاءالله يا ابو وايد اوه فرقه واقع اون بوبرك شاو ليش تاكل ليش فرقه اوتشي اوميليه Ah, perché no? Anche. كاميرا كم قصة سليم بوكي شو من هنا مالك واه وين بس يلا حركات كان كاكا هاي حركات دارك